بالتصويت على تشكيل الحكومة الجديدة. کۆتایی ئەم هەفتەیە جارێکی تر ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆ دەبێتەوە بە مەبەستی یەکلایکردنەوەی کابینەی چوارەمی حکوومەت و دەنگدان لەسەر دیاریکردنی ئەو 8 وەزیرەی تا ئێستا وەزارەتەکانیان بە بەتاڵی ماوەتەوە. کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کاتێکدا کە ناکۆکی کوت لە سیاسیەکانی پەرلەمان سەبارەت بە دیاریکردنی کاندیدی وەزارەتە ئەمنیەکان درێژەی هەیە و تا ئێستا و کوتلانە نەگەیشتونەتە ڕێکەوتن لەبارەی یەکلایکردنەوەی چارەنووسی وەزارەتی ناوخۆ بەتایبەت کە فەلاح فەیاز سەرۆکی کوتلەی عەتا دیارترین پاڵەورای وەرگرتنی ئەو وەزارەت هەیە. لەلایەکی دیکە و بەپێی چەند سەرچاوەیەک هاوپەیمانی فەتح لە ئێستادا زیاتر لە هەر کاتێک سوورە لەسەر کاندیدکردنی فەیاز بۆ وەرگرتنی وەزارەتی ناوخۆ، ئەمەش لە کاتێکدا هەردوو هاوپەیمانی ئیسلاح و بینە نەیانتوانیوە بگەنە بڕیاری کۆتایی سەبارەت بە کاندیدی 8 وەزارەتەکەی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی. بۆیە بە باشترین ڕێگەچارە بۆ دەربازبوون لەو قەیرانە پەنابرنا بۆ دەنگدان لە ڕێگەی پەرلەمانەوە. لەلایەکی دیکەوە دەنگۆیەوە هەیە کە هادی عامری سەرۆکی هاوپەیمانی فەتح بە موقتەدا سەدر سەرۆکی بەڕێی سەدری ڕاگەیاندووە کە لە پێناو دوورخستنەوەی مەترسی دروستبوونی بۆشایی ئەمنی ئامادەن دەست لە کاندیدکردنی فەلاح فەیاز هەڵبگرن. بەڵام لە بەرامبەردا حەیدەر فوادی سەرۆکی فراکسیۆنی عەتا لە پەرلەمانی عێراق سەرجەم ئەو دەنگۆیانەی ڕەت کردوتەوە و ڕایگەیاندووە هیچ هەوڵێک نییە بۆ دوورخستنەوەی فەیاز لە کاندیدی وەزارەتی ناوخۆ. هاوکات لە دانیشتنی داهاتووی ئەم هەفتەیەدا جگە لە وەزارەتی ناوخۆ چەند وەزارەتێکی دیکە مشتومڕیان لەسرە، بەتایبەت وەزارەتی داد کە تا ئێستا سەرۆکوەزیرانی عێراق ڕەزامەندی لەسەر کاندیدی وەزارەتەکە دەرنەبڕیوە. ئەمەش دووبارە گەری تەواونەبوونی ڕێژەی یاسایی دانیشتنی پەرلەمان دێنێتە ئاراوە. هاوشێوەی ئەوەی سێشەممەی ڕابردوو ڕوویدا کاتێک فراکسیۆنی یەکێتی وەک نەڕەزایی بەرامبەر ڕەتکردنەوەی کاندیدەکەی بۆ وەزیری داد ئەنجامیدا. هاوکات عادل عەبدولمەهدی دوێنێ بە بڕیارێک بەڕێوەبردننی وەزارەتی دادی بە وەکالە سپاردا بەنگین ڕێکانی وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن. ئەمەش بەڕای چاودێران هەنگاوێکە بۆ یاریکردن بە کات و دوورکەوتنەوە لە واقعی حکوومەت کە تا ئێستا بە تەواو نەکراوی ماوەتەوە. ئەمەش بە پلەی یەکەم خودی عەبدولمەهدی باجەکەی دەدات.